دۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان بە تایبەت سلێمانی گەیشتووە بە ئاستێک کە لانە سیاسیەکان لە هەوڵدان تا دۆخەکە لە دەست دەرنەچووە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە. هاوینە هەواری دوکانە کەسی یەکەمی سەرجەم حیزبەکان جگە لە پارتی بەشداری کۆبوونەوەیەکی پێنج کاتژمێری بوون بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ دۆخی ئەمنی و ئابووری و سیاسی و پشتگوێخستنی ئیدارەکانی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە. پارتی بانگێشتی کۆبوونەوەکە نەکرابوو، بەڵام بەپێی زانیاریەکان دوو هەفتەی دیکە هەمان کۆبوونەوە لە هەولێر ئەنجام دەدرێت و داواکراوە پارتیش بەشدار بێت و ئەنجومەنەکە ئەندامی ئەوانیشی تێدا بێت. کاری ئەنجومەنەکە ئەوە دەبێت مانگانە یان چەند مانگ جارێک حیزبەکان کۆبکاتەوە و کار لەسەر توانەوەی نیگەرانیەکان بکرێت. باسی یەخستنی ماڵی کوردستانی و چارەسەری کێشەکانی هەرێم و بەغدا، چارەسەری ئەو کێشانەی ناوچەکە هەیە، بۆردمانەکان و چارەسەری کێشەکانی نێوان یەکێتی نیشتمانی پارتی دیموکراتی کوردستان، هەموو هێزە سیاسیەکان ئەسڵی باسەکان لەسەر ئەوانە بوو هەوڵیش بدرێ ئەگەر بە هەموو لایەنەکان پێکەوە پێشنیاری ئەوە کرا ئەنجومەنێکی سیاسی لە کوردستان دروست بکرێت. سەرۆکی کۆمەڵی دادگەری کە بەشداری کۆبوونەوەکە بوو پێشتریش پاکێجی هەبووە بۆ چارەسەرکردنی کێشەکان و وەکو کۆمەڵ لەگەڵ ئەوەدا بوون دەرچەیەکی سیاسی نوێ هەبێت بۆ چارەسەری کێشەکان، لەگەڵ ئەوەدا بوون دۆخی ژیانی خەڵک چارەسەر بکرێت و حکومەت لە زاخۆوە تا گەرمیان حکومەتی هەمووان بێت و جیاوازی نەکرێت لە نێوان پارێزگاکان. هەموو لایەنەکان بەڕاشکاوانە دەستیان خستە سەر تەواوی کێشە و گرفت و قەیرانەکان، قەیرانە ناخۆیەکان، گرفتە ناخۆیەکانی کوردستان، گرفتە ئیدارەکان، گرفتە سیاسەکان، کێشەی نێوان هەرێم و حکومەتی عێراق، کێشەی نێوان هەرێم و دەوڵەتانی ئیقلیم، هەموو ئەمانە چارەسەر کرا، هەمووش کۆک بوون لەسەرەوەی کوردستان لە بەردەم تەحەدیەکی گەورەیە. لە بەرامبەردا پێویستە حیزب و لایەنە سیاسیەکان بە یەکگرتووی ڕوبەڕووی و دۆخە ببنەوە و قەیرانە سیاسەکان بە شێوەیەکی دیالۆگی نیشتیمانی چارەسەر بکەن. و لە تەوەریەکی تردا بەڕاستی ئەوەی کە زۆر ڕاشکاوانە بوو برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیان وابوو کە پێویستە دەستی هاوکاری هەماهەنگی نێوان لایەنە سیاسیەکان بۆ یەکتر درێژ بکرێت و ڕاشکاوانش داوای لایەنە سیاسیەکان کرد بە برادرانی پارتیشەوە کە پێکەوە لە چوارچێوەی مێزی گفتوگۆ و لە چوارچێوەی ئالەتێکی سیاسی تازە کە وەکو خوان وتیان بەرنامەیەکی تازەیان پێ دەیانەوێت تەواوی کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان، کێشە ناخۆیی دەرێکەکان چارەسەر بکەن بە هاوبەشی هەموو لایەنە سیاسیەکان. پێشنیار کرا کە ئالەتێکی سیاسی، ئەنجومەنێکی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان دروست بکرێت کە هەم لایەنەکانی ناو پەرلەمان و حکومەتی هەرێم، هەم لایەنەکانی دەری پەرلەمان و حکومەتی هەرێم، لایەنە کوردستانەکان بە کورد و تورکمان و ئاشیوی هەموو پێکاتەکانی ناخۆی کوردستان پێکەوە ئالێتێک دابنێن بۆ ئەوەی یارمەتی حکومەت و یارمەتی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان بدرێت تاواکو ئەو دۆخە چەق بەسوێ چارەسەر بکرێت. هاوکات لە کۆبوونەوەکەی ئەمڕۆژدا یەکێتی نیگەرانیەکانی خۆی لە ئادای حکومەت و پشتگوێخستنی سلێمانی بەلایەنەکان گەیاندووە و سوکە گلەیەکی لە پارتی لای لایەنەکانی دیکە خستۆتە ڕوو. دۆزینەوەی ڕێگەچارەیەک بۆ کێشە چەقبەسوەکانی ئێستای سلێمانی بە تایبەتی کێشەی ئابووری وای کردووە کە حیزب و لایەنە سیاسیەکان دانیشتێکی بەپەلە لە هاوینە هەواری دوکان بکەن کە دەرەنجامی کۆبوونەوەکە ئەوە بوو ئەنجومەنێک پێک بهێنرێت بۆ بەدەداچوون بۆ قەیرانەکانی سنووری پارێزگای سلێمانی کە ئەنجومەنەکە بە هەماهەنگی لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان بڕیار دەدات و کۆبوونەوە لەگەڵ حیزبەکان دەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، هاوینە هەواری دوکان.